سڵاوتان لێبێت دەروندروستی ئەم جارە لە نێو قەزای چەمچەماڵە لە باخچەی دەروون کە یەکێک لە پێشکەوتوترین خزمەتگوزاریە دەروندروستیەکان لەسەر ئاستی کوردستان و عێراق پێشکەشەکات. بینەرمان بن. شێوازی چارەسەریەکانی کە بۆ گرفت و شڵەژانە دەرونیەکان بە ئەنجام ئەگەیەندێت چەند جۆرێکن. باوترینیان چارەسەرکردنی دەرمانە کە لەلایەن پزیشکی دەرونیەوە بێت و هەروەها هاوکات لەگەڵ چارەسەرکردنی دەرمانە پرۆسە چارەسەریەکانی وەکو کیتامین تەراپی و TMS و ECT ئەبێت. ئەوەی کە زۆر گرنگەوە لە کوردستانە نوێیە چارەسەرکردنی دەرونیە کە تەنها لە ڕێگەی گفتوگۆکردنەوە ئەبێت و هەندێک جاریش بەپێی جۆری گرفت و شڵەژانە دەرونیەکە هەردوو جۆری چارەسەریەکە ئاوێتە ئەکرێت. بەڵام ئەوەی لەم باخچەیە ئێمە ئەیبینین جیاوازیەکەی لەوەیە کە شێوازی چارەسەرکردنی دەرونی کە تەنها لە ڕێگەی گفتوگۆوە ئەبێت بە سوودوەرگرتن لە ئاژەڵ و باغداری بە ئەنجامەگەێنرێت. لە نێو باخچەی دەرونین لە ناحیەی شۆڕژ لە چەمچەماڵ باز لە یەکێک لە نوێترین شێوازەکانی چارەسەری ئەکەین کە لەم شوێنەیە بەکارێت کە ئەویش باخچەی دەروونە. بۆ قسەکردنی زیاتر میوانداری زۆر بەڕێز ئاراس هیوامان کردووە کە بەڕێزیان چارەسەرکاری دەرونین. سپاس بە قوبوڵکردنی میوانداری. زۆر سپاس بەخێراتن. زۆر سپاس. کاگاراز ئەمەوێ باس لەم شێوازی چارەسەریە بکەین کە بەڕاستی نوێیە و من هەتا خۆم نەمبینی هەستم بە جیاوازیەکەی نەکرد لە چاو شێوازی چارەسەریەکانی دیکە. باخچەی دەرون یاخود باخی دەرونێکێکە لە فڕۆشەکانی دەستگای ژیان لە سنووری چەمچەماڵ شۆڕژ. ئەم باخچەی ئێمە پێکاتوە لە کۆمەڵێک پرۆژە کە بە هاوڕێی ژینگە ناسراوە یەکێک لەوانە کە پاکردنەوەی ئاوی ناوچەکەی و سوود وەرگرتنێتی بۆ ئاودانی درەختەکان کە نزیکەی 4000 دار لەم باخچەیەدا هەیە. یەکێکی تر لە پرۆژەکانی ئێمە بەکارهێنانی وزەی تاقە شەمسیە خۆ سۆلار بۆ بەکارهێنان وەکو سەرچاوەیەکی وزە بۆ ڕووناکردنەوە و بەکارهێنانی وزە لە باخچەکەدا. ئەمە وەکو ژینگە دۆستیەکە. وەکو ژینگە دۆستیەکە. وەکو پرۆسەی چارەسەری دەرونیەکە چۆن توانیتانە سوود ببینن؟ لە ڕووی چارەسەری دەرونیەوە ئێمە دوو پرۆژەی زۆر گرنگمان هەیە یاخود دوو پرۆگرامی زۆر تایبەتمان هەیە کە تایبەتە لە کوردستان و تەنان لە عێراقیش بۆ یەکەمین جارە بەکاردەهێنرێت. ئەوانیش هەر یەک لە بەکارهێنانی ئاژەڵ لە ڕوانگەی چارەسەری دەرونیەوە هەروەها بەکارهێنانی باخ وەکو ڕوانگەیەک بۆ ڕاهێنانەوەی مرۆڤواتە گاردن سرەپی ئەن هۆڵتیکۆلچرەل سرەپی لەگەڵ ئەنیمێل ئەسیستد ئینترڤێنشن. ئەمە دوو پرۆگرامی زۆر تایبەتە بەکاردێنێت بۆ چارەسەرکردنی ئەو کەسانەی کە تووشی گرفتی دەرونی بوونە هەروەها تووشی زەبری دەرونی و پاشماوەی کۆمەڵێک زەبر و ناڕەحەتی بوونێت. بەپێی چی بڕیاردرا ئەم شێوازی چارەسەریە لەم شوێنەیە هەبێ؟ عادەتەن ئەوەی کە باوە ئەبینین زۆرترین و نوێترین شێوازەکانی چارەسەری لە شارە گەورەکانە هەیە، بەڵام لە ناحیەیەکی بچووک و خزمەتگوزاریەکی ئاستبەرزی لەم جۆرە کە پێشکەش ئەکرێ ئایا لەسەر چ بنەمایەک بڕیاردرا کە لەم شوێنەدا بنرێت؟ بەڵێ ئەو ئایدایی کە لە پشتی دروستکردنی ئەم باخچەیە لەم دەڤەرە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەم ناوچەیە یاخود ئەم دەڤەرە مێژوویەکی هەیە لە قوربانی لە کۆمەڵەی کارەساتی زۆر مەرگ ئامێز کە بۆ نمونە لە کیمیاباران لە ئەنفالکردن لە کۆمەڵێک ڕووداوی تعریبکردن و زەبر و زەنگ و تون و تیژی کە لە مێژوودا وێنەی کەم بووە کە بەسەر خەڵکی ئەم ناوچە و ئەم دەڤەرەدا هاتووە. دروستبوونی ئەم زەحمەتی و ناڕەحەتی کە لەوە پێش بەسەر باو باپیران و دایک و باوکان هاتوونە کاریگەری هەبووە بۆ سەر نەوەکانیش لە ڕووی تون و تیژیەوە مامەڵەکردنی تون و تیژی لەگەڵ مناڵەکانیان لەگەڵ وەچەکانیان یاخود ئیهمالکردنیان و ئەم دۆزە بۆ تەمای ئەوەی کە ئێمە بیر لەوە بکەینەوە پرۆژێکی وا بەرهەم بێنین و دروست بکەین بێتە هاوکاریەک بۆ دووبارە ڕاهێنانەوەی ئەو مرۆڤانەی کە قوربانی یاخود بەرکەوتووی ئەو تون و تیژیان کە لە پێشووترا بەسەریاندا هاتووە. کاتە بەپێی سروشتی کێشەکانی کە خەڵک هەیەن بۆ دیراسەیەکی کێشەکانتان کردووە کە بڕیاردراوە لەم ناوچەیە بکرێت. بەڵێ زۆر باشە.
تا چەند خەڵکی ئەتوانن ئیستیعابی ئەوە بکەن کە لە ڕێگەی ئاژەڵەوە چارەسەری دەرونی وەربگرن چکە ئەوەی کە هێشتا باوە لە لای ئێمە خەڵکی حەزیان بە چارەسەری دەرمان هەیە یان زۆر جار ڕێگا نازانستیەکانی سەردانکردنی ئەو کەسانی بازرگانی بە بیر و باوەڕی دینی خەڵکەوە ئەکەن هێشتا ئەمە بەردەوامە و بابەتێکی نوێی وەکو باخداری و ئاژەڵ کە هاتۆتە ناو چارەسەری دەرونیەوە ئیستیجابەی خەڵک چۆنە؟ بەڵێ ئەگەر کەمێن بگەڕێنەوە بۆ مێژوو بەردەوام باخ وەکو سەرچاوێکی وزە بەخش و ئیلهام بەخش و وەکو شوێنێک بووە کە مرۆڤ تەمەنای بۆ کردووە بۆ نمونە گەرێمە بیرکەینەوە باخی عەدەنمان هەیە یاخود فیردەوس هەموو ئەمانە کە لە هزری ئێمە هەن لە وێنەی ئێمە هەن باس کراوە کە سەرچاوێکە بۆ پاراستن سەرچاوەکە بۆ ئارامی بۆ هێوربوونەوە کەواتە ئەمە مێژوێکی زۆر دوور و درێژی هەیە پەیوەندی باخ بە مرۆڤەوە لە مێژە مرۆڤ کۆنتاکت و بەرکەوتن و هەبووە لەگەڵ باخدا و لەمان کاتیشا لەگەڵ ئاژەڵیشا بە هەمان شێوە لە مێژە مرۆڤ پەیوەندی و هەماهەنگی هەبووە لەگەڵ ئاژەڵەکاندا بەڵام وەکو ئەوەی کە ڕێک بخرێت لە چوارچێوەیەکی چارەسەری ئەگەڕێتەوە بۆ ساڵەکانی نەوەتەکان کە وردەوردە ئەم پرۆگرامە گەشەی کرد و برەوی بەخۆیەوە بینی کە چۆن بەکارهێنانی ئاژەڵ لە پرۆسەی چارەسەری دایمە بەکاری بێنین وەکو ڕاهێنانەوەیەک هەم مرۆڤەکە کار لەگەڵ ئاژەڵەکە کە و کاردانەوەکەشی هەیە واتە پرۆسێکی کار و کاردانەوەیە لە ئەنجامی ئەم بەریەکەوتنە مرۆڤ هەست بە سەلامەتی و ئارامی و بڕوا بەخۆبوون و متمانە و کۆمەڵێک هەستی پۆزتیفی تر لە خۆیان بەرجەستە ئەکات هەروەها بێتە هۆکارێک بۆ کەمکردنەوەی ئەو فشار و زەحمەتیانەی کە لە ڕۆژگاردا بەدەستیەوە دەناڵێنێت و بەسەری هاتووە. کاگاراز بۆ پێی کە لە نێو باخچەکەی ئەبینین جۆری زۆری ئاژەڵ و باڵندە هەیە ئایا بە پێی چی بڕیارئێن کە کام جۆری ئاژەڵ و باڵندە بەکار بهێنن لەگەڵ ئەو کەیسەی کە گرفتی دەرونی هەیە؟ بەڵێ بەگشتی زیاد لە 30 جۆر ئێمە باڵندە و ئاژەڵمان هەیە لەم باخچەیەدا کە هەرێکیان بۆ مەبەست و مەرامێکی تایبەت بەکاردەهێنێت بەڵام ئەوەی ئێمە کە لە ناو پرۆگرامی چارەسەری بە هاوکاری ئاژەڵ بەکاری دێنین چەند ئاژەڵێکی تایبەتن بۆ نمونە لەوانم سەگ بەکاردێنین هەروەها پشیلە گینی پینگ یاخود هامستەر هەروەها بزند یاخود ئەسب ئەمانە زیاتر لەو ئاژەڵانن کە ئێمە زیاتر تەرکیزە خەینە سەریان و بەکاریان دێنین بۆچیش لەبەر ئەمانە لەبەرەوەی ئەمان پەیوەندیکردن لەگەڵ ئەمانە ئاسانترە دروستکردنی ئەو پەیوەندیە هەروەها پاشان متمانە دروستکردن لە دوای ئەو پەیوەندێکە متمانە دروستە بێت و پەیوەندێکی درێژخایەن دروستە بێت ئاسانتر لەگەڵ ئەم ئاژەڵانەدا بەردەستێت. چ تەمەنێک زیاتر حەزیان بەم جۆرە چارەسەریە هەیە چکە بیرمان نەچێت لە چارەسەری دەرونیشە کە بەبێ ئاژەڵ و باخداریە ڕەزامەندی کەسەکە زۆر مهمە کە ئایا و شێوازی چارەسەریای بەدڵە یاخودنا. ئایا کامیەک لە تەمەنەکان حەزیان بەم جۆرە چارەسەریە هەیە؟ زیاتر ئەوانەی کە لێرە بەشداریان پێکرێت بەشی بڵێن ئەوانەی کە زیاتر لە تەمەنی مناڵی و با بڵێن هەرزەکاریدان دەتوانین زیاتر سوودی لێبین پاشی ئەوان بەشی با بڵێن ژنان کە زیاتر ئەو یارمەتی خوازانەی کە ڕەگەزی مێینە ئەگرێتەوە کە بەژاری لەم پرۆسە و لەم پرۆگرامی چارەسەریەدا دەکەن. دەستنیشانتان کردووە کە چ جۆرێکی گرفت و شڵەژانی دەرونی پێویست بەواکە کە ئەم جۆرە چارەسەری لەگەڵا بەکاربێت؟ بە شێوێکی گشتی زیاتر بۆ ئەوانەیە کە ڕوبەڕووی تونند و تیژێک بوونەتەوە یاخود فشارێکیان لەسرە تووشی زەبرێکی دەرونی بوون یاخود ئەوانەی ئەزمونێکی ناڕەحەتی تونند و تیژی خێزانیان هەیە یاخود ئەوانەیە کە تووشی گرفتێکی قەلەقی و دڵڕاوکی و نیگەرانی و ترس بوونەتەوە هەرێکێک لەمانە لەم گرفتانە بەکارهێنانی ئەم پرۆگرامە کاریگەرێکی زۆر ئەرێنی لەسەریان جێبەجێ ئەکات. ئێمە چارەسەرکردنی دەرونیمان هەیە بۆ نمونە ڕوبەڕووبوونەوە و ڕێگەگرتن لەو کاردانەوەی کە هەتە یان کەیسێکە تەنگەژەی پاش زەبری دەرونی هەیە. ئایا ڕاستەوخۆ لەگەڵ ئاژەڵە جەلەسەکان دەست پێ ئەەکە یان بەجیا جەلەسەی تاکە کەسی ئەبێت و لە هاوبەشی پێکردنە ئێوە یان هێنە ناو باخچە؟ بەڵێ هەڵبەت ئێمە پرۆگرامێکی تایبەتمان هەیە بۆ هەرێکێک لەو یارمەتی خوازانەی کە سەردانی سەنتەرەکەمانەکەن بە شێوازێکی ڕێک و پێک و بەرنامەدا بۆ ڕێژڕا و پرۆسەی چارەسەرێکە
بەڕێوە ئەچێت دانیشتن بە دوای دانیشتن و پاشان ئەم پرۆگرامە یەکێکە لە ئۆپشنەکان یەکێکە لە هەڵبژاردنەکان کە یارمەتی خواست خۆی ئەتوانێت هەڵی بژێرێت و لێرە هیچ شتێک ئەوە نییە کە بە زۆر بکرێت بەڵکو بە شێوازێکی ئارەزومەندانەیە کە کەسەکە گەربیەوێت سوود لەم پرۆگرامە وەرگێت ئێمە بەشداری پێەکەین. ئەمە زیاتر باز لە وەڵامدانەوەی خەڵک بکەن بۆ ئەم شێوازی چارەسەریە چونکە کە هاتیشین بۆ شوێنەکە زیاتر بە باخچەی ئاژەڵانەکە ناسراوە وەک لەوەی کە سنتەری چارەسەری دەرونی بێت. ئایا هیچ هەوڵێکتان ناوە بۆ گۆڕینی ئەو تێڕوانینەی کە هەیە؟ ئێمە ئەزمموی 7 ساڵی کارکردنمان لەم باخچەی دەروونە ئەومان پێ ئاشنا ئەکات کە وردە وردە بەرەو پێشتوونی زۆر باش ڕوویداوە هەم لە ڕووە پراکتیزەکردنەکەی و هەم لە ڕووە چۆنەڵی چارەسەری دەرونیەکەی و هەم لە ڕووی گۆڕینی ڕۆیای خەڵک و تێگەشتنی خەڵک بۆ ئەم جۆرە پرۆگرامە چارەسەریە نوێیە. سەرەتایەکی زەحمەتمان تێپەڕان بەڵام ئێستا بۆ نزیکەی 7 ساڵان وردە وردە تێگەشتنی خەڵک گۆڕاوە و بەشداریکردنی ئەوان زۆر چالاکانەترن و ئێستا ئەوان نازناوی بەو شێوەیە کە بۆ من باخچەی ئاژەڵانیشێکە لەوەی کە ئەوان ویستیان و حەزیان بەوەیە کە بۆ منە بەرکەوتنیان هەبێت لەگەڵ ئاژەڵاندا. هەڵبەت ئەمە بیرۆکە و تێڕوانینێکی جیاوازە وەک لەوەی کە ئەوتێت باخچەی ئاژەڵان لە شارێکا لە شوێنێکی تر هەیە بەڵکو لێرە ئەوەیە کە مرۆڤەکە لەگەڵ ئاژەڵ کار و کاردانەوەی هەیە پەیوەندی ئەکرێت هاوسۆزی یەکتری دەرەبڕن و یارمەتی یەکتری ئەدەن و لەمان کاتە ئێمە لێرە زۆر زۆر گرنگی بە پێداویستیە فسیۆلۆژی و پێداویستیە دەرونی و کۆمەڵاتیەکانی تری ئاژەڵاکە ئەدەین واتە هەمیشە ئێمە بە شێوازێکی زۆر تایبەت هەموو پێداویستیەکانی ئاژەڵەکە دابینەکەین و بەردەستی ئەخین ئەو جا بەشداری پێەکەین لە پرۆسەی چارەسەریەکە یاخود بەشداری دانیشتێکی پێەکەین هەموو پێداویستیەکانی بۆ دەرەخسێنرێت ئەو جا بەشداری پێەکرێت. دوایین پرسیارم ئەوەیە ئەبینین بەشێک لە خەڵکی ئێستا خۆیان لەوانەیە لە گوندەکانە ژیان بەسەر ببن یان ئاژەڵی ماڵیان هەبێت لە ماڵەوە ڕێنمایی بەڕێستان چییە چۆن بتوانن خۆیان سوود لەو ئاژەڵە ببینن بۆەوەی کە یارمەتی خۆیان با لە ڕووی دەرونیەوە یان هەر ئەبێت چارەسەرکارێکی دەرونی لەگەڵا بێت؟ هەموو پرۆسەیەکی چارەسەری دەرونی ئامانجێکی لە پشتەوەیە و هەموو پرۆسێکی چارەسەری دەرونی پرۆگرامێکی تایبەت بەخۆی هەیە و ڕێکاری تایبەت بەخۆی هەیە کەواتە دەکرێت بڵێن پرۆسەی بەکارهێنانی چارەسەری لە ڕێگەی ئاژەڵەوە پرۆگرامێکی ئامانجدارە و لێرە دائیمە مەبەستێکی پیشەیی چارەسەریمان هەیە بەڵام لە هەمان کاتیشا دەکرێت مرۆڤ بەرکەوتنی خۆی لەگەڵ هەر ئاجۆرێک لە ئاژەڵ کە چۆنەڵی خۆویستیەتی و ئارەزومەندانی خۆیەتی دەتوانێت کاریگەریەکی زۆر ئیجابی گونجاو لەسەر کەسەکە دروست کات و هەستێکی زۆر خۆشی لەلا دروستکات دەکرێت ئەوەش کاریگەری زۆر باشی هەیە. زۆر باشە کەواتە ئەم بابەتە دووپاتی ئەومان بۆ ئەکات تەوانێت کە گەڕانەوە بۆ ناو سروشت وەروان نزیک بوونەوە لە ئاژەڵداری و گوندنشینی و باخداری یارمەتیمان ئەیان لە ڕووی دەرونیەوە بۆ هیوایم کە ئەم بەرنامەیە توانی بێتی گۆشەیەکی دیکە لە چارەسەرکردنی دەرونیتان نیشان بات بینەرما من. لە نێو باخچەی دەرونین چارەسەرکارێکی دەرونیمان لەگەڵایە کە بە کردداری بۆمان باز ئەکات کە چۆن چارەسەرکردنی دەرونی ئەنجام ئەیات بۆ خاتو سۆنیا کە ڕەزامەندیشمان لە خێزانەکەی وەرگرتووە. سڵاو لێ بێکای کاوڕێ. بەخێر بیفرمێستخان زۆر سپاس بۆ کورسات بووم بەسەرکردنەوەیە. زۆر سپاس بۆ لە ڕاستیە چارەسەری دەرونی لە ڕێگەی بەکارهێنانی ئاژەڵەوە ڕێگەیەکی زۆر تازەیە بۆ کوردستان بە هۆی ئەوەی کە کۆمەڵگەکەمەوە کۆمەڵگەیەکی تون و تیژە ئێمە لە ڕێی بەکارهێنانی ئاژەڵەوە یارمەتی ئەو کەیسانە ئەدەین کە سەردانی ئێراکەن بۆ کەمکردنەوەی فشارەکانی ئەو هۆکارانی کە وای لێکردون تووشی ئەو گرفتە ببن بۆ نمونە سۆنیا کە تەمەندی 7 ساڵە گرفتی زۆر جوڵە و کەم تەرکیزی هەبوو لە قوتابخانەوە بۆ ئێمە واتە خۆشتان جارێکی تر تەشخیصی ئەکەنەوە؟ بەڵێ ئێمە بەپێی ستانداردی خۆمان تەشخیصەکەینەوە. سۆنیا 11 جلسەیە دێ بۆ ئێرە ئەمە 12مین دانیشتنێتی لێرە لە ڕێگەی بەکارهێنانی ئاژەڵەوە بۆ نمونە پشیلە زیاتر ئەم منداڵە هەستێکی متمانە بەخۆبوون و باوەڕ بەخۆبوونی بوون دروستە بێ کە بتوانێت بەسەر گرفتەکانی ئەزاڵ بێت. لێرە چۆن ئەڵێ پشیلە یاخود ئەم ژینگەیە کە ئەبینیە مناڵ جۆرێک لەوەی کە
ئەمەندە چۆتە دکتۆری شوێنێتر جۆرێک لە ترسی هەیە کە دێتە ئەم باخەوە کە دێ ئەم ژینگەیە ئەبینێ یەکسەر هەستێکی متمانی بۆ دروستە بێ کە ئەو لە شوێنێکی سەلامەتە عادەتەن منداڵ لە بینی شتێکی بێجان و جاندار هەکسەر ڕاکە بۆ لای ئەو شتانی کە جاندارن بۆ منە پشیلە بروچک هەر شتێکە ئەو پەلەوەەر بێت مناڵ زۆر سەرنجی مناڵ ڕائکێشێ هەرکە ئەگاتە ئێرە ئێمە لێرە بەرنمەیەکی بۆ دانی لە ڕێگەی پێدانی خواردنەوە ئەم پشیلەیە نزیک ئەم مناڵا بێتەوە ئەم پشیلەش هەستەکە یەکسەر کە ئێمە بە نیازی ئەوە نین ئازاری بدەین ئەوش سێقەکە دروست ئەو متمانەیە دروست ئەەکەین و ئەبێ ئەم منداڵیش پێشتر پێڵین کە نابێتەوە هیچ ڕەتفعلێکت هەبێ و هەست بکە کە ئەمە ئازاریدی ببوورە ئەمەوێ باز لەوە بکەین کە ئایا هەڵبژاردننی جۆری ئاژەڵەکە بەویستی مناڵەکەیە یان خۆتان بڕیار ئێنچکە ئەوەی لەناو باخچەی دەروونە ئەیبینین زۆر جۆری زۆری ئاژەڵی لێیە باڵندەی لێیە بەپێی جۆری کێشەکەی ئاژەڵەکە هەڵەبژێرن یان بەپێی ویستی مناڵەکە لە ڕاستیە سەگ و پشیلە دوو ئاژەڵی ماڵی کۆمەڵایەتین زۆر زۆر یارمەتی دەرن بۆ ئەوەی کە مناڵ هەست بە ئاسوودەی بکە زۆر هاوڕێیانە نزیک دەکەونەوە بۆ نمونە ئێمە کەروێشەکە نابژێرین لەبەر ئەوەی کەروێشەکەیچێکە لەو باڵندانی هیچێک لەو ئاژەڵانی کە حەزی بە نزیک بوونەوە نییە حەز ناکات تەچی بکەی بەڵام پشیلە و سەگ بە پێچەوانەوەی مناڵیش یەکەم شت کە ئەوێ ئەنجامی بدە ئەوەیە کە دەست لە ئەو سەگە یان ئەو پشیلەیە بدە بۆیە ئێمە لێراکە ئاژەڵ زۆرە بەڵام زیاترین کارەکانمان لە سەرتاوە لە ڕێگەی سەگ یان ئاژەڵەوە لە پشیلەوە بەکارهێنین لەبەر ئەوەی پشیلە هەم زوو نزیک دەکەوێتەوە لەگەڵ سەگا وەک لە ئەوانی تر وەک لە بۆ نمونە کەروێشێک یاخود ئەسب یاخود ئەوانی تر زۆر باشە سەخات و سۆنیا ئەمڕۆ یانزامین جەلەسەیەتی ئۆکەی ئەم جەلەسەیە ئەتەوێت چی بۆ بە ئەنجام بگەین ئەگەر بە کورتی باسی بکەیت دواتر بەجێتان نێڵم بەیەکەوە بزانین پرۆسەی چارەسەریەکە چۆن ئەبێ بۆ بینەرانی یەکێک لەو گرفتانی سۆنیا ئەوەیە کە گرفتی خواردنی هەبوو باشە ئێمە لە ڕێگەی خواردن پێدان بە پشیلەکەەوە بۆی ڕووی نەکەینەوە چۆن ئەڵێ سایکو ئیدوکیشن ڕێنمایی بۆی نەکەین کە ئەوە تا ئەم پشیلەیە ئەگەر بێت و خواردن نەخوا ئەتر ناتوانێت بۆ نمونە یاری بکە بگەڕێ لە ڕێی پێدانی خواردنەوە سۆنیا ئێمە پێڵین کە دوست پێویستە ئەو خواردنانە بخۆی کە زۆر باشن دوورکەویتەوە لە خواردنی هەندێک ئەوەی کە باس دەکرێت بۆیان زیان بەخشە عادەتەن ئەم مناڵانیش بە هەندێک خواردن زیاتر زۆر جوڵابن وەک شەکر و خواردنەوە گازیەکان و جبس و مناڵی زۆرتر حەزی لێە خۆیان حەڕووکن ئەوەش خۆن ئەوەش ئەو شتانە بخۆن ئەو نێتر حەڕووکە بن پێم وابێت تەشخیسەکەشی فرەجوڵەی کەم سەرنج بووە بۆ ئەو لایەنە هەر پشیلەتان بەکارهێناوە بۆ چارەسەریەکەی بۆ نمونە ئێمە سەگمان هەیە لەگەڵ سەگەکە ڕائەکەن هەتا ئەو سەری باخکە کە باخکە ڕوبەرێکی زۆر زۆرە کە ئەڵم سۆنیا تۆ پەیوەندێکی هاوڕێتی لەگەڵ سەگەکە دروست کردووە ئەڵم هەتا ئەو سەربەرە بابێکەوە بڕۆین سەکەش بە دوامانەوە دێ لە هەندێک حاڵەت شتی بۆ فرێین ئەو چیەکە ڕائکات و ئەو جوڵەی بێکەوە ئەو جوڵەیە سەرفەکەن هەم سەگەکە هەستێکی زۆر زۆر خۆشی هەیە کە بایەخی پێدرێ هەم منداڵەکە زۆر هەست بەوەکە کە ئێستا ئەتوانێت ئەو مانجی ئەو بکە کە ئەتوانێت لەگەڵ ئاژەڵێکە هاوڕێتی دروستکە و کاتێکی خۆش و هەتا دایکی کاڵێ ڕۆتە بۆ ماڵەوە بەردەوام ئەو هەفتەیە باسێکاتەوە هەتا هەفتەکەی تر چۆن بڕۆینەوە چۆن خواردنی بۆ بەرین هەتا هەندێک جار خواردنیشی بۆ دێنە ماڵەوە زۆر باشە ئێستا ئەم جەلەسەیە ئیش لەسەر چ لایەنێکی ئەەکەیت لە ڕێگەی پێدانی خواردن و تەچکردنەوە و ئەویش کە ئێمە بە عام ئیش لەسەر ئەوی کۆمەلگەکەکەین کۆمەلگەیشی تونوتیژە بەرامبەر ئاژەڵ فێری بکەین کە نزیک ئاژەڵ بکەێت و ئازاریان نەدا زۆر باشە کەواتە بەچێتان ێڵم لەگەڵ سۆنیایە پێکەوە بینەریانە بین بزانین چۆن پرۆسی چارەسەریەکە بەردەوام بەڵێ باشە سۆنیا جان سۆنیا بەخێر بی چۆنی ئەمڕۆ قوتابخانەت هەیە زۆر باشە سۆنیا زیاتر پشیلە حەزی لە چ خواردنیەکە گۆشت و ماسی و لەگەڵ ئەو شتێک زۆر باشە ئێ باشە سۆنیا تۆ چەند هەست بە ئاسوودەیەکەی کە نزیکی پشیلەکەکەیتەوە
بەشێکی دیکەی خزمەتگوزاریەکانی کە لە نێو باخچەی دەروونە ئەنجام ئەدرێت کلینیکی ژیانە کە تایبەتە بە چارەسەرکردنی دەرونی بۆ خانمان بۆ قسەکردنی زیاتر میوانداری زۆر بەڕێز خاتوو کوردستان محەممەدمان کردووە کە بەڕێزیان دەروونناسی کلینیکین و وەکو چارەسەرکاری دەرونی لەو سنتەرەیە کارەکەن. سپاس بە قوبڵکردنی. سپاس بە ئێوە، سپاس بۆ هەڵبژاردننی بابەتەکەتان، سپاس بە بەسەرکردن. سپاس. ئەگەر بێت و باز لە چارەسەری بکەی لە نێو ئەم سنتەرەیە و بە تایبەتی لە کلینیکی ژیان کە باست کرد تایبەتە بە خانمان، ئەگەر بتوانی باز لەم شێوازی چارەسەریە بکەیت چۆن بە ئەنجامەکەن؟ بەڵێ ئێمە لە کلینیکی ژیان تەنها چارەسەری بۆ خانمان ئەەکەین و خانمانێک کە زۆر فشار و زەبرێکی دەرونی قورس بوونەتەوە و زۆر تەنگژەی ناخۆشیان بینیوە لە ژیانی خۆیانە، ئەوە ژوای کردووە کە کۆمەڵی مەشاکیلیان بۆ دروست بێت و وای کردووە کە سەر بکێشێ بۆ چەندان نەخۆشی دەرونی، بۆیە کە ئێمە ئەم چارەسەریە ئێمە بە پێویستمان زانی کە شوێنێکی لەو شێوازە کە گونجاو بۆی کە چارەسەری باخی تیا بکەین. یەک لە شێوازە چارەسەریەکان کە ئێمە بەکاری ئێنین لە کلینیکی ژیان بە شێوەی گروپە و زۆربەی خانمەکان ئێمە هەفتەی جارێک ئەهێنین بۆ ئەم شوێنەوە چارەسەری پێویست وەرئەگرن لە ڕێگەی چەندین تەکنیک و شێوازی چارەسەری گونجاو. کەواتە شێوازی چارەسەریەکە زیاتر لە شێوەی گروپایە یان شێوازی تاکە کەسیش پێویستە بە شێوەیەکی عام بە شێوەی گروپە، بەڵام چارەسەری تاکە کەسیش جار ئەگەر پێویست بێت بەڵام بە شێوەیەکی عام گروپ ئەکرێت. ئۆکێ، یعنی ئێوە ئەتوانن چەند خاتوونێک کە تەنگەژەی پاش زەبری دەرونیان هەبێت یاخود ماتەمیان هەبێ کەسێکیان لە دەستیابێ یاخود کەسانێک بن کە بەداخەوە توندوتیژیان بەرامبەر ئەنجام ئەدرێت لە ئێستاشا، ئایا ئەتوانن ئەو متمانەیان هەیە کە گروپ تەراپی چکەمە بەشێکە لە چارەسەری گروپ و بە تایبەتی لە کوردستانە کەمێک زەحمەتە، ئایا ئێوە توانیتانە ئەمە دروست بکەن؟ بەڵێ، ئەوەی کە ئێمە زۆر بەلامانەوە گرنگە و زۆر جار تەرکیزی ئەخەینە سەر کە زۆر جار ئەو کەیسانەی کە تووشی تەنگژەی پاش زەبری دەرونی بوون و یەک لە نیشانەکانی تەنگژە کە متمانەی نامێنێ بە دەوروبەرەکەی، بەڵام چی ئەەکەین بۆی ئەم شێوازە بەکار ئەهێنین بۆی کە دووبارە متمانی بۆ بگەڕێتەوە، چونکە لەگەڵ یەکتری کاتێک کە لەگەڵیاندا ئەنیشی باسی کێشەکانی خۆیان دەکەن، باسی مەعاناتەکانی خۆیان ئەکەن، هەستەکانیان دەرئەبڕن و زۆربەی کات کێشەکانیان نزیکن لە یەکتریەوە، زیاتر هاوسۆزی و هاوخەمی بۆ یەکتر دەرئەبڕن و بەردەوام ئەتوانن هەستەکانی خۆیان لەگەڵ هەستیژەکەن تەنیانین، کەسانێکی کەش هەیە کە هەمان ئازار ئەچێژن. بەڵێ، زۆربەی وا هەستەکەن کە پێشووتر کە یەن بۆ لای ئێمە ئەڵێن من تەنیا، من بەو شێوازە من کەس وەکو من نییە، بەڵام کاتێک کە ئەبینێ هاوڕێکی هەمان کێشەی ئەوی هەیە، هەمان مەعاناتی ئەوی هەیە، هەستی تەنیایی کەمتر ئەبێتەوە، هەستەکات تەنیا ئەو نییە، چەند کەسی تریش بەو شێوازی ئەون و هەست بە تەنیایی ناکات. لە هەنێک جاریش لەوانەیە بیرۆکە وەربگرن لە یەکتری کە چۆن ئەتوانن چارەسەری کێشەکان بکەنیان ڕوبەڕووی ببنەوە. بەڵێ، یەکێک لە هەدەفەکانی ئێمەش ئەوەیە کە زۆر جار بیر و بۆچوونی یەکتری ئاڵوگۆڕ ئەکەن لەگەڵ یەکتریە، بۆ نمونە ئەزممویان لەگەڵ یەکتری ئاڵوگۆڕ ئەکەن، ئەوەش یارمەتی دەرێکی باشە بۆی کە کاتێک کە ئەو چۆن زاڵ بووە بەسەر کێشەکانی خۆیان ئەمان یارمەتی دەری یەکتری ئەبن و هەنێ جاریش هەیە بۆیە بە شێوازی گروپ هەنێ جار یارمەتی خوازەکان چارە خوازەکان لە شوێنێکی ئاوا زیاتر باس لە مەعاناتەکانی خۆیان ئەکەن، زیاتر باسی هەنەشتت بۆ ئەکەن کە زیاتر ئەگەڕێتەوە ژیانی مناڵی یادەوەریەکانی سەر هەڵ ئەداتەوە، زۆر شتی خۆشی ژیانی ئەبینێت کە پێشووتر لەوەی نەیبینی بێت. لێرە ئەم شتانە تێبینی ئەکەین کاتێک کە لەگەڵ یارمەتی خوازەکان بینێ. باشە، بۆ پێیکە لەناو باخچەکەیە ئەیبینین باخداری و ئاژەڵ و باڵندەمان هەیە، ئەگەر بتوانانی بە نمونەیەک باسی بکەیت چۆن سوود لە باڵندە بینن لەو گروپە چارەسەریەی کە ئەتان بێیان
ئاژەڵەکان بنمونە. ئەمە ئەم کەشەی کە ئێستاوە ڕەخساوە سوودێکی زۆر باشی لێ ئەبینین لە تەکنیکی تێڕامان تەکنیکێکە کە زۆر باشە بۆ کەسانەی کە تووشی تەنگژەی دەرونی بوون و هەستی ئەمان لەلایەن زۆر کەم بووەتەوە زۆر هەست بە ئەمان ناکەن لە زۆر شوێنە بەڵام لێرە کاتێک کە ئەم سەوتانە بەرگوێیان ئەکەوێ و بە تەرکیزەوە گوێ ئەگرن کاتێک کە ڕەنگی جیاواز و جوان ئەبینن لێرە یەکسەر تەرکیزیان زیاتر بۆ شتە جوانەکان ئەچێ تەرکیزیان ئەکەوێتە سەر لاشەی خۆیان جەستەی خۆیان کەمتر بیریان بەلای ڕابردوویانە یاخود مستەقبەلیان ئێستا لە کاتی ئێستاە وەکو مایندفڵنس ئەڵێن مایندفڵنس بەڵێ بە ئینگلیزی خۆش بێ چاوپێکەوتنمان لەگەڵ خاتونێک بە ئەنجام گەیاندووە کە بەڕێزیان خاتونێکی ئێزیدین و سوودیان بینیوە لە باخچەی دەروون بە سوپاسەوە قوبوڵی کردووە کە باز لە ئەزمۆنی خۆی بکات کە چۆن چارەسەری وەرگرتووە پێکەوە بینەرێمین. خاتو لێلایەکێکە لەو بەشداربووانەی کە سوودی لە پرۆسەی چارەسەری باخچەی دەروون وەرگرتووە و لەسەر خواستی خۆی پێی باشە کە تەنها لە ڕێگەی دەنگەوە باز لە تەجروبەی خۆی بکات. سپاس خاتو لێلا کە قوبڵت کرد. سپاس بۆ ئێوەش. ئەمێ باز لە ئەزمۆنی خۆت بکەی کە بارودۆخی دەرونیت پێشتر چۆن بوو کە هاتیت و سوودت لەم چارەسەریە وەرگرت. پێشتر لە ڕووی دەرونیەوە زۆر خراپ بووم نەفسیەتم مرتەح نەبوو بەلام کە هاتم ئێرە جەلسەی جەماعی لەم دەرە لەم باخچە بردم زۆر باش بوو بەڕاستی استیفادە لێم بینی ئەگەر ڕۆشتم مالیش هەر بەردەوام دەبم لەم شتە. ئەو نیشانە و حاڵەتانە چی بوو کە زۆر ئەو کاتە فشاری لەسەرت دانا بوو زەخت بوو لەسەر تۆ و ئێستا بارودۆخت چۆنە؟ بەڕاستی مردنی خوشکم و ئێستا خوشکی منیش نەخۆشن ئەوان فشارێکی زۆر خستە لەسەر من بەلام کە هاتم ئێرە لەگەڵ ئەمان لەگەڵ مامۆستای خۆم جەلسەمان برد زۆر باش بووم بەڕاستی کە هاتین ئەم باخچەیەش زۆر باشتر بووم هەم دیمەنێکی جوان هەم بۆنێکی خۆش هەم بە هەست بە ئارامیەکی تەواوی دەکەن ئەگەر ڕۆشتم مالیش هەر بەردەوام دەبم لەسەر ئەم شتە تا باشتر ببم. پێم وا بێت ئێوە بۆ ماوەی مانگێک لێرە بە بەردەوامی ئەمێنەوە ئێستا ئەمڕۆ چەندەم ڕۆژی بەڕێستەکە لێرەیت ئەنی چەند ڕۆژە لێرەن؟ ئەمڕۆ وابزانم 27 ڕۆژی 27 ڕۆژە ئۆکێ کاتە لە کۆتایی مانگە کۆتاییەت چێ ئەزمونێکت لێ وەرگرتووە کە باز لەواکە ئەگەر بژڕۆمە ماڵ دیسان بەکاری ئەهێنەوە؟ بەڕاستی زۆر ئەزمونمان برد لەوانەیە کاتێک کە زۆر دڵتەنگ بم چی بکەم ئەگەر شتێکی نەخۆشم دووبارە بەسرم هات چی بکەم هەروەها چارەسەری باخچەیشم برد ئەگەر ڕۆشتم ئەوەش دەکەم لەوەش چی بکەم هەر هەمووی زۆر باش کاتە کۆمەڵێک تەکنیکی تریش فێر بوویت جگە لە باخچە و ئاژەڵداریەکە. زۆر سپاس سپاس بۆ زانیاریەکانت بینەرمان بن. ئەگەڕێمەوە لای خاتو کوردستان بەو پێی کە بەناو باخچەکەیە پیاسەیەکمان کرد هەستێکی زۆر جیاوازە چکە لە ناو ئەو خانە و بچووکانی کە هەمانە لە ژیانی شوقەیە ئەبینین ئەم بەرکەوتنەمان نابێ و بە تایبەتیش کە ئێستا لە وەرزی بەهارایە خەڵک زۆرتر سەردانی دەرەوە ئەکات. ئایا جیاوازیەکەی چییە لە چوونە دەرەوە و چوونە باخێک و گەڕانێک لەگەڵ ئەوەی کە بێت بۆ باخچەی دەروون؟ بەڵێ بە شێوێکی عام زۆر بەمان بەرکەوتنمان لەگەڵ سروشتا هەیە بەڵام ئەوەی کە ئێمە ئەیکەین لێرە بە ئامانجێکی تایبەت ئەیکەین لەوەیە بۆ چوونە دەرەوەیەک ئامانجێکی تایبەتمان نەبێت بەڵام لێرە کاتێک کە یارمەتی خواز یاخۆ چارەخواز یەت بۆ ئامانجێکی تایبەتیت بۆ نمونە کاتێک کە پێی ئەڵێن کاتێک کە پیاسەیەکی ئاسایی ئەکا لە شوێنێک لەوەیە زۆر ئەو پەیوەندیە بەهێزە دروست نەبێت لەگەڵ خۆی و سروشتا و زۆر درک بە خۆی نەکات درک بە لاشەی خۆی نەکات کاتێکە لەگەڵ سروشتایە بەڵام کاتێک ئێمە تەکنیکی مایندفڵنێسی لەگەڵ بەکارهێنین بە تایبەت لە وەرزی بەهارە و کاتێک پێ ئەڵێن پیاسەیەک بەنا ئەو باخەیە بکە و گوێ لە دەنگی ئەو باڵندەکان بگرا یاخود
ئەو ڕنگانەی کە ئێستا ئەیبینی زۆر جار لە بەهاران کە یەیتە ئێرە گوڵی ڕەنگا و ڕنگ دەرئەکا ئەمەش یارمەتی خواست چێژی لێ ئەبینێ و زوو ئەنجامەکەی ئەبینێ زوو کاردانەوەی بۆ ئەوە ئەبێت ئەمەش یارمەتی دەرێکی زۆر باشە هەر بۆ ڕوونکردنەوەیەکیش بۆ بینەران ئەم تەکنیکی تێڕامانە کار لەسەر هەستەوەرەکان ئەکا لەسەر هەستی بینین بۆنکردن دەزلێیانە نەجار تامکردن بۆ ئەحساسەی کە ئەدبێت بۆیە لەو لەحظەیە ئێمە چه هەستێک وەرئەگرین ئەمە زۆر گرنگە بەڵام ئەڵبەتە ئەبێ بە یارمەتی وەرگرتن بێ لە چارەسەرکاری دەرونی ئێمە لە فصلی بەهارە لە وەرزی بەهارە ئەچین بۆ سەیران کەواتە ئەو سەیرانانی کە ئەیکەین ئامانجمانەوە نییە تێڕامانمان هەبێت زیاتر لەوانەیە وەکو ڕۆتینێک بێ یان نان خواردنێک بێ ئەوەی کە لە دنیای ئەمڕۆیە هەیە سەلفی گرتن و تەنانەت بەکارهێنانی ئینتەرنێت بێ کەواتە چۆن نەتوانین لەم گەشت و سەیرانانی کە ئەمان بێت بۆی دەرونێکی ئاراممان هەبێت چۆن بتوانین ئەم تێڕامانە دروست بکەین. بەڵێ ئەم تێڕامانە ئەکرێت لە ڕێگەی هەر پێنج هەستەوەرەکانی کەسەکە وا بکات کە هەست بەو شتانە بکات کە لە حاڵی ئێستایە هەست بە بۆ هەر پێنج هەستەوەرەکەی خۆی بەکار ئەهێنێ کەسەکە هەستی بیستن هەستی بۆنکردن و هەستی بینین کە سەوزایی ئەبینێت و چێژێکی پێ ئەدات مرۆڤ یاخود هەستی تامکردن کاتێک کە ئەچیە ناو سەوزایی لەوەی هەنێشتی تیاابێ بتەوێت تامی بکەیت ئەمەش وا ئەکات کە مرۆڤەکە زیاتر هەستی ئارامی و چێژبینینی لەلا دروست بێت ئەمە شتێکی لە حاڵی ئێستەیە بێت نەک ئەوەی کە ئێمە زۆربەی کێشەمان لەوەیە هەیە یاخود لە ڕابردوو ئەژین یاخود دڵڕاوکەی داهاتوومان هەیە بەڵام لە ئێستاە ئەم تەکنیکە زۆر بەسوود ئەبێت بۆ کەسانێک کە بیانەوێت بچنە دەرەوە یاخود بچنە گەشت و سەیران بە تەرکیزێکی زۆرەوە تەرکیز بخەنە سەر دەوروبەریان و کاتێکی کەمیشی ئەکرێت لە چەند دقەیەکە بێت ئەکرێت لە 3 دقەیە یان 5 دقە گەرکراش زیاتر بەڵێ ئەمە شتێکی زۆر سادەیە بەڵام سوودێکی زۆر باشی درێژخایەنی هەیە و دەکرێت لە هەر کاتێکابی ئەم تەکنیکە بەکاربهێنی بۆیە زۆر جار لەگەڵ یارمەتی خوازەکان ئەو تەکنیکە بەکارێنیوە چەندان تەکنیکی تر بە گوێرەی بارودۆخی کەیسەکانمانوە بە گوێرەی بارودۆخی یارمەتی خوازەکان زۆر سپاس بۆ زانیاریەکانت ئەرکێشان بەڕێستان بەخێر بن سەر چاوەڕێ. ئەوەی ئەمڕۆ لە نێو باخچەی دەروون لە چارەسەرکردنی دەرونیە بینیمان شاید حاڵی ئەو ڕاستیەیە کە ئەو پێشکەوتنانەی کە لە دنیای ئەمڕۆیە لە بواری چارەسەرکردنی دەرونیە هەیە ئێستا لە کوردستانە بەردەستە و بە تایبەتی لەم شێوازە چارەسەریە نوێیەی کە لە نێو باخچەی دەروون لە قەزای چەمچەماڵ هەیە. بەو هیوایم کە هەمووان توانی بێتمان سوود لەم بەرنمەیە ببینین و گۆشەیەکی دیکە لە چارەسەریە دەرونیەکان ببینین بە هیوای دەروون دروستی بۆ هەموو لایەک.